ناسیۆنالیزم و نیشتیمان پەروەری کلیدی چارەسەری کێشەکانمانە نە عەرەب نە جیاواز و ڕەنگە میکانیزمی جیاواز بۆ پارچە جۆراوجۆرەکان هەبنا بەڕێوەبەریەکان دەدرا بە لاوان پێشەنگ بوون لە برف پانیل وقت بيجن يكمين پانيلا جو خوردين هرشا بارچه كردستاني بهفرا تشتكي مناقشة بك هريكي صار وضعي خوردي خوال البارچه خوب كي اما جوكو بارچه روج آفا راستي ما خواست ام تيدم بشتغل هنكي ام بحثا دورة خورتا بكن روج آفا دا آريا ويناكي وكاريگريا ويناكي بتاعي بتجيد مرحلة شورش السوري دا وقت دست بيكر شورش السوري شوا خورتا كداكتن سرجاده وكاريبون جادا كردي بحركة ناستي وتبلي شورش السوري ببن وحتى حدا كي قافنا قرق باشي دبنن تايبتي ك راستي وكوبوت كوجن تاريخ ديارة تايبتي وكوجن چند إينن هبون جو مثلا بناوي كردي تختم دست جاكر وكو جماعة آزادي كبراستي دورة كواهبو وكاريبون دنجي كرديان نافين كرد بجهنن تفاعي سوري فيعني أف بابتي ولو إنه دورة خورتا وشوا كاريبون كاريجريا هناك فعلي هبه للسرجادة كوتي لو دîبeyta دا ئاماژە بە ئاڵگۆڕەکانی ناوچە و کاریگەریان لەسەر کوردستان و کاریگەریان لەسەر لاوانی کورد هەیە دەمانەوێت لە ڕوانگەیەکی لاوانەوە لاوانی هەر چوار بەشی کوردستان لە دەوریەک ئەو باسانە گەنگەشە بکەین و هەوڵ دەدەین لە دیالۆگێکی جددی و هەنگاوی بەکردار بتوانین ئەو شتانە بەرەو پێش ببین و باش گەنگەشەیان بکەین. هەرێکێک لەم لاوانە بابەتێکی تایبەت بە خۆیان لە پارچەکەی خۆیان ئامادە کردووە کە ئێمە هەموو کاتێک پێمان وایە کە لاوان ڕۆڵی سەرەکیان هەیە و پێشەنگن لە بەڕێوەبردننی هەر جم و جۆڵەگیان کار و چالاکیەک بۆیە لاوان هەوڵی ئەوە دەدەن کە لە بەڕێوەبردننی کاروبار و چالاکیەکانی ڕۆژانەی خۆیاندا ئەگەر بکرێت یەکگرتووانە هەرکۆوەی کە ئەمڕۆ دەبینین چۆن لاوانی چوار پارچە بەیەکەوە کۆبوونەتەوە هەوڵ بدرێت لە داهاتووشدا لە بەڕێوەبردننی هەر کاروبارێکدا ئەوان یەکگرتووانە بڕیار بدەن. ئەمڕۆ لە یەکەمین دیبەیتی نێوان لاوانی کوردستان لە ژێرناونیشانی پلاتفۆرمی وێران کۆمەڵێک لە سکرتارێتەکانی یەکێتی لاوان لە هەر چوار پارچەی کوردستان پێکەوە دیدارێکی هاوبەشیان پێکێنابوو بۆ گفتوگۆکردن لەسەر کۆمەڵێک بابەتی هەنووکەیی کە لە ئێستادا لاوانی هەر چوار پارچەی کوردستان پێویستیان پێ بۆ زیاتر لێک نزیک بوونەوە و لێک تێگەیشتن و تێڕوانین گۆڕینەوە لە نێوان هەر چوار پارچەدا.